هاتینەوە ئەم بەشەی بەرنامە تایبەتە بە ئاڕەخکردنەوەی شەوانە دکتۆرێکی گەنج و قشت و قۆزم لەگەڵدایە دکتۆر بڵند لە چەمچەماڵەوە هاتووە پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی هەناو دڵە دکتۆرێن زۆر بەخێر بیت. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بۆچی هەندێک کەس لە شەواندا زیاد لە سنوور زۆر ئاڕەق دەکەنەوە؟ بەڵێ من سەرەتا بزانین سوودی ئاڕەکردنەوە چییە باشە. وەکە زانین هەموو لەشی مرۆڤ هەموو پێستی مرۆڤ بە ڕژێنی ئاڕەقکردنەوە داپۆشراوە. ڕێژەکەی لە نێوان 200 میلیۆن بۆ 500 میلیۆنە چەند شوێنێکی کەم نەبێ لەوانە لێو کە نیەتی 200 میلیۆن بۆ 500 میلیۆن لە هەموو لەشی مرۆڤە ڕژێنی ئاڕەقەکردنەوە لە هەموو جەستەمان هەیە. سوودەکەی چییە؟ گرنگی ئاڕەکردنەوە بۆ لەشی مرۆڤ چییە؟ ڕاگرتنی باڵانسی لێوان گەرمی لەشە. ئەگەر کەسەکە بەشی گەرمای دەرەوە لەش بکەوە یان ناوی لەش. هۆکارەکانی چین؟ ئێمە هۆکارەکان بۆچی ئاڕەقەکرێتەوە؟ ئێمە تا ئێستا پشکنینێکی تاقیکەیمان نییە پێمان بڵێ ئەو کەسە ئاڕەق زۆر دەکاتەوە. خۆی چۆن ئەزانێ لە کەسانی دەوروبەریان ئەندامانی خێزانەکەی بۆی دەرەکەوێت کە ئەم ئاڕەق زیاتر دەکاتەوە. ئەکرێتە دوو بەشەوە. ئێمە بەشی ئێمە هەمانە پێوتێ پرایمەری بە ئێلانی ئینگلیزی ئەوە سێکەندەری سەرەتایی سێکەندەری ئەوەی کە یەکەمی و دووەمی. بەڵێ یەکەمی و دووەمی. یەکەمی ئەوە بۆ من هاوڕێ پزیشکە برادرانی پێست جێڵم. بەشی دووەمە ئەو کە پەیوەندی بە هەناویەوە هەیە بە ئێمەوە هەیە. هۆکارەکان زۆرن. ئەو هۆکارە باوانە چین و ئێمە چۆن بگەین بە دەستنیشانکردنی نەخۆشیەکە. باش پزیشکی هەناوی پێویستی بە وەرگردنی زانیاری تاوە کە ئەوەی کەمە پێڵن هیستری لەگەڵ فەحسی سەریری پشکنینی سەریری بۆکەین. چەند هۆکارێکن لەوانە. یەکەم ئەوەی کە زۆر باوە دڵە ڕاوکێیە کەسەکە ئیکات. ئەوەی کە دووەم خاڵی دووەم واتە هۆکاری یەکەم دەرونیە. دەرونیە بەڵێ. دڵ ڕاوکەیە وا دەکات کەسەکە زۆر ئاڕەق زۆر قارەکاتەوە. بەڵێ باش. یا گوشاری دەرونی و گوشاری دەرونی سترێس. باش. دووەم ئەوەی کە بە زاراوە ئینگلیزەکە پێێتە مینۆپۆز یان بێ تەمەنی بێ ئومێد بوون کە خانمان ئەکەونە تەمەنی با بڵین تێکچوونی هۆرمۆناتی لەش نەمانی هۆرماتی لەش. کەسەکە هەست دەکات شەوان تەمەنەی کە تایدە سووری مانگانە دەوەستێت و یان نزیک لە وەستان. باشە. کەسەکە هەست بە چیەکات؟ هەست بەوە کە ئاڕەقێکی زۆر کاتەوە شەوان و هەڵاویشی گەرمی لەش کەەوەی پێوتێ هۆت فلەش بە دەموچاوە دێت. بۆی زۆربەی کە سوکاری دایکەکە گلەی ئەوەکەن ئەڵە دایکمان لە کەش و هەوای سەرماش جلوبەری گتانی لەبەرکات سەرمایە بێ کۆمەڵی نەخۆشی تر هەیە خراپتر. ئەمە بە دیاریکراوی لە چ تەمەنێکدایە لە نێوانی لە کام تەمەندایە؟ لە وڵاتی خۆمان لە بین 42 بۆ 45 جایە. باش. ئەو خانمانەی کە لەو نێوەندەدا لە کاتی وەستانی سووری مانگانە پێش ئەوە و لەو کاتە و دوای ئەوە ئەم حاڵەتیان هەبێت ڕەنگە پەیوەندیان بۆ حاڵەتە فسیۆلۆژی جستیانەوە. ئەمەش بۆ خۆی هیچ چارەسەرێکی نییە. ئێمە زۆرجار بە کەسەکاڵین پەناباتە بەس وەرزشێکی کەم خواردنی میوەکان خەوی باش ئەوانێ. باش. هۆکارێکی تر ئەوەی کە زۆر باوە وەرزش خۆراکی تەندروست. بەڵێ باش. هۆکارێکی تر ئەوەی کە زۆر گرنگە و ئێستا باوە و تا ئەم کۆتایش باو بوو هەوکردن ینی توشبوون بە بەکتریا و ڤایرۆس. لەوانە ڤایرۆسی کۆڕۆنا کە کەسەکە بە شەوان ئاڕەقێکی زۆرێ کردەوە وەکەوە ئەڵێ زۆرجار وا وەسفێ کرد و هینەکرد ئەویت ئەڵێ سەڵتێکی ئەوان پیاکراوە. ئۆکەی. یان هۆکاری تر ئەوەی کە ئێستا خۆشبەختانە کەم بۆتەوە نەخۆشی سیل یان هەوکردنی زمانەکانی دڵ پێوتێ ئیفێکتیڤ ئێندۆکاردایتس یان نەمانی بەرگری لەش کە نەخۆشی ئایدزە کەسی توش بوو شەوان هەست بە ئاڕەکردنەوەکی زۆرەکە هەنێجار خەبەرێ بێتەوە لە ئاڕەکردنەوەی زۆر. باش. بەس هەر ئاڕەقەت کردەوە و هەر هەست کرد ئاڕەقەکردنەوەکە زیاد لە پێویستە یەکسەر مەڵێ ئایدزمە هۆکاری تر هەبوو. بەڵێ ئەمە ئەخیر هۆکار. بەڵێ باشە. ئەمە لەوتمان لە هەوکردنەکانە. باش. هۆکارێکی ترمانە هەیە ئەوەی کە لە کۆمەلگای خۆمانە زۆر باوە تێکچوونی هۆرمۆنات بە تایبەتی لە خانمان ڕژێنی غودەی دەرەقی ئەوانەی کە غودەی دەرەقیان زۆر ئەڕژێ کەسەکە ئاڕەقێکی زۆر کاتەوە
بێگومان دڵە ڕاوکێشی یەگەڵا بێت دڵە کوتێ بێ ئەمانە هەمووی نیشانەکانی زیادبوونی غودەی دەرەخیە باش کە پێوتێ غودەی سام باش ئەوەی کە بناو هۆرمۆنێکی تر نەخۆشی شەکرەیە ئەگەر کەسەکە بۆ ماوەیشی زۆر شەکری هەبێ و کۆنتترۆل نەکرابێ داخورانی دەمارەکانی تووشە بێ یەکێ لەوانە سیستەمی دەماری سربەخۆی کە پێێت ئۆتۆنۆمی نێرڤە سیستەم کەسەکە ئەرق زۆرە کاتەوە و زەختی شیەگەڵا دابەزێ باشە حاڵەتێکی ترمان هەیە ئەو کەسانی کە شەکریان هەیە و هەندێک جۆری دەرمانی شەکرە بەکارێنن دابەزینی شەکری لەش تووشی دابەزانی ڕێژەی شەکرە من لە لەشدا ئارق زۆرەکەنەوە بۆیە ئەمە وریایی ئەوێت کە سوکارەکە بە ئاگادار کرێتەوە و زۆر جار ینی پزیشکان ئەمە بە نەخۆشەڵن کە ئەو دەرماندوەرگرت تووشی شەکر دابەزینە بێ ئەو کاتە پەنا بێتە بەر شتێکی شیرین خواردن باش ئەمە تێکسووری هۆرمۆنات هۆرمۆنی ترمانەیە ئەوەی کە دەگمەنە هۆرمۆنی سەرگورچیدا پێوتی ئەدرینالگران کە حاڵەتێکە پێ فیۆ کڕۆمۆسایتۆما کەسەکە ئەدرینالینی زۆر دەرەدا تووشی ئارەقینەوەی زۆرە بێت ئەمەش دەستنیشانکردنی خۆی هەیە ینی باشنی تایبەتی خۆی هەیە باش ئەم زنجیرە هۆکارە کەی دەڵێن ئارەقکردنەوەی شەوان مەترسیدارە ئاڵا سوورەکە هەڵدەکرێت یا گڵۆپە سوورەکە بەڵێ و دەبێت خراپ ڕۆتەلای پزیشکی پسپۆر پێی ئەوترێ زەنگی ئاگدارکردنەوە باشە ئەلارم فیچەر ئەمە چییە کەی ئەگەر کەسەکە تای هەبێ لەگەڵ ئارەقکردنەوە بەڵێ تایەکی زۆری هەبێ بۆ ماوەیەکی زۆر ینی هەفتا خانێ دوو هەفتا خانێ باشە دووەم کەسەکە داوەزانی کێشی لەشی باشە بێ ئەوەی پەنا بێتە بەر هیچ ڕژێمێکی خۆراکی یعنی بڵێ ئەڵە بێ ئەوەی ڕژێم ینی بۆ نمونە لە مانگێکدا چەند بۆ منە ئەبێ لە ماوەی 3 مانگە 6 کیلۆ دابەزات بێ بەبێ ئەوەی خۆی پلانی هەبێت بەبێ خۆی پلانی هەبێ باش ئەگەر لە ماوەی 3 مانگدا 6 کیلۆی دابەزان بەبێ ئەوەی پلانی هەبێت ئارەقکردنەوەکەشی هەیە بەڵێ ئەمە ئەو کاتە مەترسیدار بەڵێ زەنگی ئاگادارکردنەوە ئەوەی کاتە زوو خۆی پێشانی پزیشک بە باشە حاڵەتێکی ترمان هەیە ینی هەندێک جۆری شێرپەنجەی ئارەقینەوە زۆرەکەن باش لەوانە لیمفۆما لیمفەگرەکان ئەوەی کە زۆر باوە ئیسا بەداخەوە زۆر باوە لەگەڵ شێرپەنجەی خوێن باش ئەم دوانە بەشێکن لەوانەی کە شێرپەنجەی ئارەقی زۆرەکەنەوە باشە حاڵەتی ترمان هەیە بۆ ئارەقینەوەی زۆر لەوانە خواردنی دەرمان هەنێ دەرمان هەیە کە شەوان ئارەق زۆرەکاتەوە ئەوەی کە زۆر باوە کەواتە ئەوانەی کە زەنگی ئاگادارکردنەوەکە بوون تەواو بڵێ باش هۆکاری تر هەیە بە هەر باوە لە کۆمەڵگای ئێمە وەرگرنی دەرمان لەوانە دەرمانەکانی پاراستۆڵ کە زۆر وەرەگیرێ کەسەکە دوای ئەوە هەستەکە ئارەقێکی زۆرەکاتەوە ئۆکەی ئەسپرین حەپی ئەسپرین ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە بۆیان بۆ خوێن ڕوونکردنەوە ئارەقی زۆرەکەنەوە باشە هۆکارەکان زۆرن چارەسەر چیەکەواتە کەواتە چارەسەر ئەبێ هۆکار بدۆزیت ئێمە بگەڕین بە چارەسەری هۆکارەکە بەڵ ئەوەی کە لە ژێری بابڵن لە ژێری دەریاکە وەکو سەوڵەکە بە دوای ئەوە بگەڕین هەر یەکێک لەم هۆکارانە کە پزیشکی پسپۆر دۆزیەوە چارەسەری دەکات بەڵێ باش ئەوەی کە زۆر ئەمەوێت لێرە بیڵێم چەند حاڵەتێک لەم هەفتەیە بەرچاو کەوت ئارەقکردنەوە لەگەڵ نیشانێکی دیاری کراوە بۆ نمونە کەسەکە سنگی توونە بێت تەمەنی هەیە و یان زەختی هەیە یان شەکری هەیە یان جگەرە کێشە لەگەڵ ئارەقکردنەوەکە ئازارێکی سنگی هەبێ یان نۆرەیەکی سنگی بۆ دێ ئەمە نابێت دوا بخرێت ئەگەر کەسەکە سێ شەویش بێت ئەبێ خۆی بگەێنێتە فریاکەوتن چونکە ئەمە ئاماژەیە بە دەمارگیرانی دڵ ئارەقی زۆری کردەوە تەمەنی هەبوو سنگەشەی لەگەڵ بوو هەناسە تەنگی لەگەڵ بوو کەواتە خەتەرە باش ئەمە نابێ بێ شوێ پشتگوێ بخرێت حاڵەتێکی ترمان هەیە ئەمەش هەر لە تایبەتە بە دڵ کەسەکە ئەڵێ من ڕۆشتێکی کەمەکەم یان ئەڵێ هەتا دەرگای حەوشاچم تەگەنەفەسم ئارەقەکەمەوە ئەمە نیشانەی سزبوونی ماسوولکەی دڵە بە هەمان شێوە خێرا فرێ خۆی ئەمەش ئەبێ زوو خۆی پێشانی پزیشک بات باش هۆکاری ترمان هەیە بۆ ئارەقکردنەوە بەڵام وتەمە ئێمە بیدایە دەسەرەتاوە وەرگرتنی زانیاری تەواو ڕوونە کەمێک پشکنین یانی ئەو پشکنانی کە پزیشکەکە بۆی دەرکەوتووە لە کلینیکی سەریری ئەو پشکنانی کە تایبەتە بۆ حاڵەتە نەک کۆمەڵک پشکنینی زۆر و بێسوود زۆر سپاس دەکەم دکتۆر زۆر سپاس بۆ زۆر سپاس لە چەمچەماڵەوە هاتی ماندوومان کردی زۆر سپاس زۆر سپاس بۆ ئامادەبوونێت ئەگەر
هەر یەکێک لەم حاڵەتانت هەبوو پزیشکی پسپۆر ببینە بۆ ئەوەی چارەسەر وەرگری بۆی هۆکارەکە لا بدەین دەچینە بەشی سێمی بەرنامە دەستان خۆش. سپاسانە.